هەندێک کەس هەیە پارە بدە لە ژیانت دەریکە، هەر پارە بدە، پارە گورچیلەیەکی بۆ بفرۆشەوە، گورچیلەیەکت دەرکە پێشکەشی کە بەس بڵێ لە ژیانم دەرچوو. هەندێک کەس ئەوەندە پێویستە لە ژیانت دەریکیت. دوومەڵ کاتێ لە شوێنێکت دێ ئازاری خۆت ئەدەیت، خوێن لە لاشەی خۆت ئەهێنیت بۆ ئەوەی ئەو دوومەڵە دەرکەی لە گیانت. باشە کاتێک قاچت ئەدا لە ئازار و تووشی نەخۆشیە بی ڕێگە ڕووی بۆ لای دکتۆرەڵی بۆم ببڕەوە بەبێ قاچە سوڕێمەوە. ئەمانە خۆشەویستترین خۆشەویستەکانت، یعنی هیچ کەسێک بەقەت پەنجەیەکت خۆشەویست نییە. تەحەدا ئەکەم هەموو کەسێک چاوی لە هەموو کەسێک خۆشترەوێت، خۆت لە هەموو کەسێک خۆشترەوێت. نەفسی نەفسی. ئێستا زۆر جا ناڵێن خەڵکەڵێن مەرگم لە پێش مەرگت کەوێت. ئەگە بینە بواری حەقیقەکەوە باشە، یعنی هەر بەڕی بە ژماری ماتماتیک لێکی دەینەوە بۆمان دەرئەکەوێ ئەگەینە ئەو خاڵی کە ئەم کەسە ئەمەش تەنها شتێکی سەرزارەکیە. من لە بەرنامەیەکی تریشا باسم کرد. باشە فیلمێکی دۆکۆمنتاری هەیە، دایکێک مناڵێکی ساوای بە باوشەوەیە ئەیکەنە ناو زیندانێکەوە. ئەم زیندانە ژێری ئاسنە، بە پێی پەتی لەسەر ئەم ئاسنە دای ئەنێن، گڕ ئەدەن لەم ئاسنە، ئاسنەکە گەرمەکەن تا ئەوەی گەرمی ئەگا بە قاچی ئەم دایکە. ئەم دایکە وردە وردە قاچێکی بەرزەکاتەوە قاچێ دانێن، وردە وردە تا ئەوەی ئەکەوێتە سەر پەنجەکانی پێی، کە پەنجەکانی پێشی تەحمل ناکات، ڕێک مناڵەکەی خۆی دا ئەنێت ئەچێتە سەر مناڵەکەیەوە، ئەچێتە سەر مناڵەکەیەوە بۆی خۆی نەسووتێت. قوربانگیانەمە ئەم دنیاییە. لقيامتي شا يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه. والله برا لدايك دراكي لقيامت، لباوك دراكي، لجند، لمنالد، لخوشويس دراكي. هل علي نفسي بس خون رزقارن بيت. كل بخوا برا أم دنيا جوايا عزيزكم. حركس يكبيك نياسان نتي ويست ندويت. أولى لك فأولى ثم أولى لك فأولى. برو يكتنك آوي شي خوار دوا قد عافيتي نبي قد رجل رجانج مرحبا بني مكت شي كاكديان. يعني اگر او نبي ناجي چیه هناسه اکسیژنی تو بدس اوا ها بو نبو چیه يعني خوجياني تو بدس اوني قربانيان من امانه كوملوشانيك وشغليك بو او كساني كظلميان لكدا او كساني كوا مريض بون لجيان مريض ما بالنجيان او كسانشي كجيانيان خوش يا اخو همي شرجيان تان خوش بيت پڕبەرەکە دار بێ قەت دێتان نەشێوێ، بەڵام کەسێک کە ژیانی لێشێوە پێویست ناکە فەرمیێسکە هەر ڕژێ گوناح نیە، فەرمیێسکە ڕێژی بۆ خەڵکی کە نەجیب و ناکەس بەچە بووە گوناحە. هەر قەت ڕۆژێ لە ڕۆژان خۆتان ماندوو مەکەن و خەفەت بار مەکەن بۆ کەسی خراپ.